السلام عليكم ورحمة الله وبركاته براكم. دوێنێ بەیانی سعات 4:19 بوو ئەچوون بۆ نوێژی بەیانی مزگەوتەکە دەور 13 دقەیە بە سیارە لە ماڵمانەوە دوورە. ئیتر هەرەوە نەمزانی لە دواوە لە سیارەکەیاندا ڤانێکی گەورەی ڤۆکسواگن بوو. سیارەکەی خۆشم ڤۆکسواگنێکی 7 نەفەریە. ئیتر لە دواوە لێمیاندا 3 گەنجی ئینگلیزی تیا بوو، دابەزین و ڕایان کرد هەر یەکسەر. بەڵام الحەمدولیلا وەکو زام و شکاوی سوپاس بۆ خوا سەڵامەتم، بەڵام الحەمدولیلا سوپاسی خواکەین لەسەری و ما ئەصاب من مصیبة إلا بإذن الله إن شاء الله. داواکەم لە خوای گەورە شفای ئێمە و نەخۆشی مسلمانان بدا و بیکاتە مایی خێر و بەرەکەت و لێخۆشبوونی تاوانەکانمان. بەڵام ئێشوازاری مل و پشت و سنگ و ئانم زۆرە، چکم زەربەیە بوو لە دواواگام لێ نەبوو. پێشمان بە دوعای خێرە، خوا لێتان ڕازی بێ. ئەوانەشی کاوترێ مامۆستا بریندارە و لە خەستەخانەی وەزعی تەندروستی خراپە، الحەمدولیلا ئەو شتانیان دوورە لە ڕاستیەوە. بەڵام ئیتر هەموو کەسە زانی ئەوەی کە داعمی کرد بێ و تووشی پیا کێشانی سیارە بێ، بای ئەوە ئێش و ئازاری ئەبێت کە بە شێوازێکی ئاوا ڕسمەکانیش دیارە کە چەندێ بە خراپی لە سیارەکان داوە لە دواوە. السلام عليكم ورحمة الله وبركاته.